ئەمە داواکاریمان لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆک بارزانی داوا دەکەینکەوە قوتابیانمان لە زانکۆی ئەهوازی پزیشکی بەداخەوە قوتابیەکمان لەوێن دەرشەهید کرا بە ناوی کاک بەشار دەمانەوێت بکوژانی کاک بەشار بدۆزرێنەوە بە سزای یاسایی خۆی بگەن هەروەها دەمانێت قوتابیانمان لە زانکۆی ئەهوازەوە بگوازرێنەوە بۆ زانکۆکانی کوردستان بەو پێیکەوە ئەوان مەترسیان لەسەر ژیانیان هەیە و چەند ڕۆژێکە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە بەو پێیکەوە ئەو شارە لە ئێستادا هەم تووشی خۆپشاندان بۆتەوە هەمیش قوتابیەکانمان لەژێر هەڕەشەیەکی توندانە پێشتریش گوتافی ڕەگەزپەرستیان بەرامبەر کراوە و دەمانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مامگەڕێنەوە کوردستان. وڵای ئەمە دوو داواکاریمانەیە بکوژی کاک بەشار شەهید بەشار بە سزای خۆی بگە دووەمیش گەڕانەوەی قوتابیانەیە لە شاری ئەهواز باری دەرونیان باش نییە و وەزعیشیان نەمەترسیدایە داوامان لە سەرۆکی حکوومەت ئەوەیە کە قوتابیانەوە بۆ بگەڕێنیتەوە 58 قوتابینە شاری ئەهواز. وڵا کوڕەکەم لەوەیە وڵا داواکاریمان یارمەتی ئەو خوێندەکاران بدەن داوامان لە حکوومەتی هەرێم هەیە و لە سەرۆکەتی حکوومەتی هەیە سەرۆک مەسعود بارزانی هەیە ئەم تەڵابانە بگەڕێنە بۆ وڵاتی خۆمان لە زانکۆکەی خۆمان تەواویکەن چونکە لەوێ ینی ژیانیان لە خەتەرە وەزعی ئەو شارە باش نییە ینی لەبەروێ ناتوان دەرچۆن دەرەوە خۆ ینی وەکو سژنن لەوێ ینی دوای ئەم حادیسا بوو ئەم کوڕا شەهید کرا بە سەختی بریندار بوو و کوژرا داوامەکار ئەو بکوژانە بێنە ینی سزادن ینی داواکاریمە ئەمایە وڵا زۆر سپاس بکەم.